بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، ئەم کاتتان باش. ئازیزان لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکە لە زەنجیرە بەرنامەکانی دیدار و ڕابە. تەوەری بەرنامەی ئەمڕۆمان قسە و باسێکە سەبارەت بە ڕایگشتی لەژێر ناوی ڕایگشتی چییە؟ کە لە نووسینی بەڕێز دوکتەر ئەسەدیە و لە فارسیەوە محەممەد کەریم کردوویەتی بە کوردی. شیاوی ئاماژەیە ئەم بەرنامەیە لەلایەن سعید ئەمانیەوە ئامادە دەکرێت. بۆ هیوایە ناوەڕۆکی باسەکە جێگای سەرنج بێت. ناوبڕێک ببینین ئەڕینە سەر بەحسەکەمان. ڕایگشتی چییە؟ چەندەیەکە کۆمەڵناسان و دەرمزانانی کۆمەڵایەتی زیاتر لە ڕابردوو بایەخ بە ڕایگشتی دەدەن و بەدەستهێنانی ڕایگشتی و لێکۆڵینەوەی لە ڕەحەندی جیاوازەوە بەرنامەدا دەنێن یان سەبارەت بەو ڕووداوانەی کە لە ئایندەدا ڕوودەدەن هۆشیاریان دەست دەکەوێت. ئەمڕۆ ئەوە دەرکەوتووە کە ڕایگشتی زۆر ڕەفتار و بۆنە فرموڵە دەکات و لێکۆڵینەوە لە ناوەڕۆکی ڕایگشتی کە ڕەگ و ڕیشەی لە دین، مەساب، ترادیسیۆن، ڕێوڕەسم، ماف و شتە ئەخلاقیەکاندا هەیە مەسەلێکی زۆر پێویستە. لەم بابەتەی خوارەوە دوکتەر ئەسەدی سەرەتا بە شێوەیەکی گشتی چاوێکی خشاندووە بە چەمکە بنەڕەتیەکانی ڕایگشتیدا و ناساندنێکی وردی سەبارەت بە ڕایگشتی بەدەستەوە داوە و ئەوە نیشان دەدات کە چۆنی ڕایگشتی لە شێوازێکی گروپیدا فرموڵە دەبێت. نووسەر لە ناوەڕۆکی ڕایگشتی دەڕوانێت و بیرۆ بۆچوونەکان دەخاتە ڕوو. پاشان لە مێتۆدی لێکۆڵینەوەی ڕایگشتی لە کۆمەڵگەدا دەکۆڵێتەوە. دواتر سەبارەت بۆ تێڕوانینەی لەم بوارەدا لە ئارادان ڕای خۆی دەڵێت. ڕایگشتی دیاردەیەکی نوێیەکە شارستانیەتی خۆراوە هەمیشە بایەخی پێداوە و لە زمانی سەرهەڵدانی حکوومەتەوە بە شێوازە جیاوازەکان لە ئارادا بووە. ماکیاڤێلی لە کتێبی مێردە ئاماژە بۆ ئەم مەسەلەیە دەکات و دەڵێت لەو لایەنەوە کە خەڵک بەهێزترین ڕەگەزی پێکهێنەری کۆمەڵگەیە حکوومەت دەبێت هەمیشە بایەخێکی تایبەتی پێبدات. بەڕای توماس هوبز دنیا لە ژێر دەسەڵاتی ڕایگشتیدایە. ویلیام تیمپێل ڕای وایە بە تێوەری ڕایگشتی دەبێت تێوەری دەسەڵات بنیاد بنێت. جان ژاک ڕۆسۆ لە پەیمانی کۆمەڵایەتیدا سەبارەت بە ئێرادەی ڕایگشتی قسە دەکات و بەڕای ڕۆسۆ نیشاندەری هەموو حکوومەت و دەسەڵاتەکانە. لە ڕاستیدا دەتوانین شۆڕشی فەرەنسا و شۆڕشی ئەمریکا بە هۆڵێک بۆ وەدیهێنانی ئەم چەمکانە لە قەڵەم دەین. دوای شۆڕشی فەرەنسا و ئەمریکا ئەم دوو چەمکە ڕووتا وەک قانونیان لێ هاتوو لە دەستوری ئەو وڵاتانەدا ڕەنگیاندایەوە. بەم شێوەیە ڕایگشتی لەگەڵ گۆڕانکاری بنەڕەتی سیستمی دەسەڵات و بینای ئابووری وڵاتە خۆرئاواییەکاندا گەشەی کرد و وەکو یەکێک لە فاکتەرە چارەنووسسازەکانی لێهات. ئەمڕۆ دەتوانین بە جوانی ئەوە ببینین کە چۆن لە خۆراوە شێوازە جیاوازەکانی ڕایگشتی چارەنووسی هەڵبژاردن و ئایندەی حەزب و گروپەکانی دەسەڵات دەستنیشان دەکات. ڕایگشتی هیچ کات بەو شێوەیە کە لە دروستکردنی دەسەڵاتی سیاسیدا بەشدار نەبووە و تەنیا بە شێوەیەکی ناچالاک هەبووە. گەلێک فاکتەر لەم گۆڕانکاریەدا دەستیان هەبووە کە بریتین لە ئاوابوونی فێودالیزم، پەیدابوونی شارەکان، گردبوونەوە، گۆڕانی شێوازەکانی پەیوەندی، گەشەکردنی پیشەسازی چاپ، سەرهەڵدانی چاپەمەنی و باقی هۆکارەکانی پەیوەندی گشتی. ئەم فاکتەرانە هاوشانی پەرەسەندنی خوێنەواری و گەشەکردنی چاکەگەرایی هۆشیاری تازەیان بە خەڵک بەخشی و بەرەبەرە بناغەی ڕایگشتیان داڕشت. بەم پێیە ئەو خەڵکەی هەتا ئەو کاتە لە ناوەندی دەسەڵات دووربوون وردە لێ نزیک بوونەوە و پەیوەندیەکی زیندووتر و چالاکتریان لە بەرامبەر ناوەندی دەسەڵاتدا پەیدا کرد. بەم شێوەیە ئەم بەشداریەی لە بەرامبەر دەسەڵاتدا پەیدا بوو بە شێوەی ڕایگشتی خۆی نواند. ناوبڕێک ببینین. ڕایگشتی و سێ دیاردەی کۆمەڵایەتی. بە کورتی دەتوانین بڵین ڕایگشتی لەگەڵ سێ دیاردەی کۆمەڵایەتیدا پەیوەندێکی بەهێزی هەیە کە قابلی جیابوونەوە نییە لێیان و بریتین لە دیموکراسی، تاگەرایی و پەیوەندیەکان. سەبارەت بە دیموکراسی ئەم مەسئلەیە ڕابردوویەکی
زۆر درودرێژی هەیە کە لە یۆنانی کۆنەوە دەستی پێکردووە و وەکو ترادیسیۆنێکی کۆمەڵایەتی بەردەوامی خۆی لە خۆراوە پاراستووە. تا گەرایی یەکێکە لە ئەنجامەکانی خوێنەواری و پەرەسەندنی چاپ کە بووە هۆی بیرکردنەوەی سربەخۆ و تایبەت. پەیوەندیەکان کە لە شۆڕشی پیشەسازیەوە سەرچاوەیان گرتووە ئەو بوارەیان بۆ گروپە پەراکەندەکانی کۆمەلگای فێئۆدالی ڕەخسان کە تێکەڵبوون و شێوازی پێویست بۆ ڕایگشتی فەراهەمکەن. پێناسەکانی ڕایگشتی ئێستا دوای ناسینی فاکتەرە سەرەکیەکانی دروستکەری ڕایگشتی پێویستە بزانین ڕایگشتی چییە. هەتا ئێستا زۆر پێناسەی ڕایگشتی کراوە کە هیچ کامیان بەڕاستی پڕ بە پێستی زاراوەکەنین. ویلیام ئالبیج ڕایگشتی بە دەربڕینی بیرۆڕە لەسەر مەسەلەیەک دەزانێت کە ناکۆکی لەسەرە. بۆ مانایە هەر کاتێک گروپێکی دیاریکراو سەبارەت بە مەسەلەیەکی دیاریکراو دەچێتە ناو بیرۆڕە ئاڵۆگۆڕکردنێکی زۆر ئاڵۆزەوە لە بەرهەمی ئەو بیرۆڕە ئاڵۆگۆڕکردنە دیاردەیەک فرموڵە دەبێت پێدەگوترێت ڕایگشتی. بەڕای لێئۆناردۆ ڕایگشتی ڕوانینی تاکەکانی گروپێکە کە لەسەر تەوەرێک یان مەسئلەیەکی مەرکەزی دەخولێتەوە. بۆ پێیە پێداویستی ڕایگشتی بوونی گروپ و پەیوەندی گروپ و ئیشی بەرامبەری گروپیە. ڕایگشتی دەرەوە ئەو شتەیەکە دەردەبڕێت. لە کاتێکدا ڕایگشتی ناوەوە زۆر جار دەرنابڕێت یان پەیوەندی بە گروپێکی زۆر تایبەتەوە هەیە. لە ڕاستیدا ڕایگشتی ناوەوە لایەنی گشتی ڕووتی نییە، تەنیا لە قەڵەمڕۆی گروپی ناوبراودا قابلی بەیانکردنە. لە هەمان کاتدا دەشێت ڕایگشتی بە ئاشکرا یان بە نهێنی بێت. زەمانێ کە زۆرینەی کۆمەڵگایەک حەز و ئارەزوو بۆ بیرۆڕایەک پەیدا بکەن بە شێوەیە کە ئەو بیرۆڕایە بەسەر ڕەوتە فکریەکانی تردا زاڵ دەبێت، ڕایگشتی لایەنی ئاشکرا بەسەریدا زاڵ دەبێت. ڕایگشتی شاراوە زەمانێکە بیرۆڕاکە لە حاڵەتی شاراوە و ناچالاکدا بێت. ڕایگشتی دیاردەیەکی جوڵا و گۆڕاوە و زۆر جار بیرۆڕای کۆمەڵایەتیەک لە حاڵەتی گۆڕانی هەلومەرجدا بەسەر بیرۆڕای با و زاڵی کۆمەڵگەدا زاڵ دەبێت. جوڵان و گۆڕانی ڕایگشتی لە کێشمەکێشی نێوان دوو تەوەری پێکێنەرەیەوە سەرچاوی گرتووە. لەلایەکەوە ڕوانین و لەلایەکی تریشەوە دۆروبەری واقعی گۆڕاوی دەرەوە. لە ڕووتی پێکادانی بەردەوامیاندا دەبێتە هۆی سەرهەڵدانی بزوستنەوەی فکری. ڕایگشتی لە بەردەم ئەم ڕەوتە هەمیشەیدا فرموڵە دەبێت و دەگۆڕێت. ناوبڕێکی تر ببینین دیدەوە خزمەتان. ڕایگشتی کاتی و بەردەوام بەپێ ئەم گۆڕانکاریە دەتوانین ڕایگشتی بۆ دەستەی کاتی و دەستەی بەردەوام دابەش بکەین. دەستەی یەکەم لە ئەنجامی ڕووداوێکی چاوەڕوان نەکراودا سەر هەڵدەدات و دوای نەمانی ئەو ڕووداوە دیار نامێنێت. دەستەی دووەم کە بە بەردەوام ناو دەبرێت لەو دەستە ڕایگشتیەکە بە درێژایی زەمانێکی دوور و درێژ لای گروپ یان گشت قبول کراوە. دەتوانین لەو دەستەی ڕایگشتیدا کە پەیوەندی بە بەها بنەڕەتیەکانی کۆمەلگاوە هەیە گەلێ نمونەی زەقی ملکەج نەکردن و بەرگری بەدی بکەین. ئەو لێکۆڵینەوانەی لە 4 دەی ڕابردوودا سەبارەت بە ڕایگشتی کراون ئەوە نیشان دەدەن کە ڕایگشتی لەگەڵ بێرەوە بۆچوونەکاندا قابلێکی جێگیری هەیە. واڵتەر لیمپان لە ناو لێکۆڵینەوە بەهادارەکانی خۆیدا بە وردی لێکۆڵینەوەی لەسەر بیرە بۆچوونە قابلیەکان و پەیوەندیان لەگەڵ ڕایگشتیدا کردووە. لە لێکۆڵینەوەکانی ئەوەوە وەها دەردەکەوێت کە بیرە بۆچوونی قابلی هەیە کە بنەمای ڕایگشتی سەبارەت بەو مەسئلەیە پێکدەهێنێت. لێکۆڵینەوە لە ڕایگشتی بەبێ ناسینی کاریکردنیە. دەبێت سەرنجی ئەوە بدەیت کە ڕایگشتی بە هیچ جۆرێک بەرهەمی کۆکردنەوەی ڕای تاکەکەس نییە، بەڵکو دیاردەیەکی نوێیە لە کاری بەرامبەر و پێکاتێکی زۆر ئاڵۆزی هەموو بیرە بۆچوونە تاکەکەسیەکان بەرهەم دێت. ڕایگشتی و گروپ لە دروستبوونی ڕایگشتیدا کە یەکێک لە باسە زۆر بنەڕەتیەکانی ناسینی ڕایگشتیە ڕۆڵی شوێن زۆر گرنگە.
بە حسابکردن بۆ ئەوەی مرۆڤ بوونەوەرێکی تەنیا نیە و لەگەڵ خەڵکی تردا پەیوەندی ئۆرگانیکی هەیە. بیرۆبۆچوونی مرۆڤیش بەبێ پەیوەندی بەرامبەر لەگەڵ باقی بیرۆبۆچوونەکاندا زاراوەیەکی تەموو مژاوی و بێمانایە. بە دەربڕینێکی دیکە ڕایگشتی لە پێکهاتێکی گروپیدا فرموڵە دەبێت، نەک لە بۆشاییدا. وتمان ڕوانین یان تێڕوانین یەکێکە لە پایەکانی ڕایگشتی. ئەم زاراوەیە بەمانەی جۆرێک لە کاردانەوە یان ئامادەیە بۆ ئیشکردن. لە ئەدەبیاتی ئەم بوارەدا باوەڕ وایە کە دەربڕینی ڕوانین بە قسە کتومت بیرۆڕایە، بە دەربڕینێکی ورتر ڕوانین بەشی زێڕینی بیرۆبۆچوونە. بەم پێیە ڕوانین ڕێکخەر و دەستنیشانکەرە و زۆر قایمتر لە ڕووی دەرەوە. بەپێ ئەم بەشە گونجا و ئۆرگانیکە کە لە ڕوانین پێکاتوە، بیرۆڕاکان دێنە ئاراوە و فرموڵە دەبێن. لێکۆڵینەوەی ڕاگشتی لەم ساڵانەی دواییدا نیشاندەری ئەوەیە کە بیرۆڕاکان لە پێکاتێکی زۆر گونجا و پەیدا دەبن کە لە ڕوانینەکان دروست بوون. بۆ مانایە کە یەکەم بیرۆڕایەک کە کەسێک سەبارەت بە کەسێک هەیەی لەگەڵ بیرۆڕایەکدا کە سەبارەت بە کەسێکی تر هەیەی جۆرێک پەیوەندی لە نێوانیاندا هەیە. هیچ بیرۆڕایەک بە ڕێکەوت ناخرێتە ڕوو. دووەم، بیرۆڕاکان بە زۆری حاڵەتی دوو جەمسەریان هەیە. مرۆڤ سەبارەت بەوەی لە دەوروبەری دەگوزارێت یا لەگەڵ یان لە دژە. ئەم حاڵەتە وەکو یەکێک لە خاسیەتی گشتیەکانی بیرۆڕا باس دەکرێت. هەڵبەتە حاڵەتی دوو دڵی و گوێ پێنەدان و بەیناوبینیش هەیە. بەڵام بە دەگمەن ئەوە بەدی دەکرێت و زۆر جار بینراوە کە لە کاتی ڕوودانی ڕووداوێکی تایبەتدا حاڵەتی گوێنەدان بە یەکێک لە دوو تەوارەکە ڕەغبەت پەیدا دەکات. بۆ نمونە هەمیشە لە هەڵبژاردندا گروپێک سەرکەوتن، ژمارەیەک دژن و باقیەکەی گوێ نادەنێ. بەڵام لەگەڵ نزیک بوونەوەی هەڵبژاردندا بەرەبەرە ئەو گروپەش کە گوێ بە هەڵبژاردنەکە نادەن ئاراستەیەک دەگرن و دەشنە پاڵ لایەنێک. تاکە کەس لە دنیایکی پڕ لە بەها و سۆزدا پەلەقاژە دەکات. ئەم جەمسەرگیریە هەمان ئەو شتەیە کە جۆن سیمس و جرۆم بۆرۆنەر و هریس وایت لەگەڵ شەمکی لایەنگریدا دەری دەبڕن. خاسیەتی دیکەی ڕایگشتی ئەوەیە سەرەڕای ئەوەی خاوەنی حاڵەتی دەستەجەمعیە تەموو مژاوی و ئەبستراکتە و تەنیا لە ڕێگەی تاکەکەسەوە دەبێتە شتێکی بابەتی. لەم ڕووەوە بۆ ناسینی ڕایگشتی دەبێت لە کەناڵە تاکە کەسیەکانەوە بچینە ناوەوە. بە دەربڕینێکی دیکە باشترین ڕێگەی پێبردن بە ڕایگشتی نەتەوە و گروپەکان گفتوگویە لەگەڵ یەک بە یەکی کەسانی گروپەکان. ئەمڕۆ زۆر لە بیریاران ڕایگشتی بەوە دەزانن کە قابلی پێناسەکردن نییە و تا ڕادەیە قابلی هەڵسەنگاندنە، وەکو ئەوەی ئەو ئیشەی ستانفۆرد بینێت لە بواری هۆش و دینیش لیکرێت لە بواری ڕوانیندا کردی. سەبارەت بە ڕایگشتیش هەڵ دراوە کە ڕێگەی هەڵسەنگاندنی بیرۆڕاوە جۆرێک لە پێناسەی پراکتیکی بەدەست بێت. ڕایگشتی مەسەلەیەکی بابەتیە کە یان وجودی هەیە یان نیەتی. بەم پێیە شێوازی دابەشکردنی بیرۆڕای بەدەست هاتووە، نیشاندەری بوون یان نەبوونی ڕایگشتیە سەبارەت بە مەسەلەیەکی تایبەتی. گرێمان بۆ پێیبردن بەوەی کە ئایا ئەم ڕایە لەگەڵ یان لە دژی بۆمبای نیۆترۆنیە. پێویستە ئەو مەسەلەیە بخرێتە بەردەم ڕایگشتی یان ڕێفراندۆم و پاشان وەڵامەکان بە وردی لێ بکۆڵێتەوە. جار وایە شێواز و پرش و بڵاوی وەڵامەکان ئەوەندە زۆرەکە بەڵگەی فۆرم و شێوەیەکی دیاریکراو نییە. هەر کاتێک بیرۆڕاکان بەگشتی فۆرمێکی دیاریکراویان هەبێت، ڕوون و ئاشکرایەکە ڕایگشتی سەبارەت بەو مەسئلەیەی ڕاپرسی لەسەرکراوە لە حاڵەتی فۆرموڵە بووندایە. ئەم مێتۆدە حاڵی حازر یەکێکە لە مێتۆدە زانستی و ناسراوەکانی لێکۆڵینەوە سەبارەت بە ڕایگشتی. ڕایگشتی هەرگیز یەکدەست نییە. لە تەنیشت ڕەوتە باڵادەستەکانەوە ڕەوتی بیرۆڕای تریش هەیە. ڕایگشتی باڵادەست بیرۆڕای گروپەکان لە ناو نابات و لێرەدایە کە دەبێت بڵین ئەم دوانە واتە ڕایگشتی و ڕایگروپ لە تەنیش یەکەوە دەژین و ئەمە شتێکە کە دەبێتە هۆی ئەوەی ڕێکلامەکان بە یەک شێوە کاریگەر نەبن.
بە دەربڕینێکی دیکە دەبێت سەرنجی ئەو مەسەلەیە بدرێت کە هەر جۆرە ڕێکلامێک ناتوانێت کاریگەر بێت. ناوبڕێک. ڕێکلام و پەیوەندی گشتی. مەکانیزمی ڕێکلام و پەیوەندی گشتی بۆ ئاسانیە نییە کە تەسەوڕ دەکرێت. لازار سپلید ئەوەی نیشاندا کە تاکە کەس لە چوارچێوەی گروپدا ڕوبەڕووی پەیامەکانی پەیوەندی گشتی دەبێتەوە و بۆ شرۆڤە و تێگەیشتن لە پەیام زۆر جار وەکو سەرچاوە سوود لە گروپەکەی خۆی وەردەگرێت. لەم مەسەلانەدا سەرکردەی گروپەکان زۆر جار ڕۆڵی گرنگیان هەیە، چونکە ئەوان کە پەیامەکان شرۆڤە دەکەن و ئەوانن کە پەیامەکان شرۆڤە دەکەن و بەهایان بۆ دادەنێن یان بێبەهایان دەکەن. لازار سپلید ئەوەی نیشاندا کە زۆر جار پەیام لە نێرەرەوە بۆ وەرگێر ڕێگایکی دوو قۆناغی دەردەبڕێت، یانێ لە سەرچاوەی پەیامەکەەوە بۆ نمونە رادیۆ بۆ سەرکردەی گروپەکان و لەوانیشەوە بۆ تاکەکانی گروپەکە. بە شێوەیەکی گشتی کارێکی بەرامبەری زۆر ئاڵۆز لە نێوان پەیوەندی گشتی و تۆڕی پەیوەندی تاکەکان لە گروپدا هەیە. وتمان سەرڕای لایەنە گشتیەکان و دەرەوەی تاکە کەسی ڕایگشتی تەنیا لە ڕێگەی کاناڵە تاکە کەسیەکانەوە دەتوانین ڕایگشتی بناسین. تێکنیکە جیاوازەکانی هەڵسەنگاندنی ڕاو لێکۆڵینەوە لە ڕایگشتی کە لە سێ دەیە ڕابردوو فرموڵە بووە و کامەڵ بووە، ڕێگە گشتیەکانی دەستکەوتنی ئەو ناسینە دەخاتە بەردەم توێژەرانەوە. تێوەرەکانی ڕایگشتی. ڕایگشتی لە خۆراوە لەسەر بنەمای چەند تێوەرێکی بنەڕەتی بنیادناوە و کامل بووە. یەکێک لەو تێوەرانە قانونی ژمارەی گەورەیە کە دەبێتە هۆی سەرگەردانی دەستەجەمعی لە ڕەفتاری کۆمەڵایەتیدا. ئیمیل دۆرکایم لە لێکۆڵینەوەی خۆکوشتندا بۆ ئەنجامە گەیشت کە ژمارەی دیاریکراو لە ماوەی ساڵێکدا خۆیان دەکوژن. ئەمەشی وا لێکدایەوە کە لە باڵادەستی قانونی ژمارەی گەورە سەرچاوە دەگرێت. تێوەری قانونی ژمارەی گەورە لە خۆراوە ڕوبەڕووی ئەو ناڕەزاییە بووە کە ئەگەر ڕەفتاری مرۆڤێک محکومە بە قبولکردنی ناچاری قانونی گەورەی، ئەوە ئەو قانونە بەسەر هەموو ڕەفتارەکاندا زاڵ و حاکمە. کەواتە ئازادی تاکە کەس لەم نێوانەدا چ ڕۆڵێک دەگیڕێت. ئەم ناڕەزاییە کە جۆرێک داوەری ئەخلاقی لە خۆگرتووە بە درێژای مێژوو هەمیشە کێشەی گەورەی فکری و ئینسانی بووە و لایەنی فەلسەفی زۆر قوڵی لە خۆگرتووە. مرۆڤ لەگەڵ ئەوەدا کە ئازادی تاکە کەسی هەیە لە ناو کۆمەڵدا ڕەفتارێک لە خۆی نیشان دەدات کە دیمەنێکی گشتی هەیە. ئەم ڕەفتارێ مرۆڤ لە ناو جەماعەتدا دیسیپلینێکی تایبەتی هەیە کە دەتوانرێت بە مێتۆدی جیاواز هەڵبسەنگێنرێت. دیموگرافی لە جوڵەی بە کۆمەڵدا لەم سیستمە دەکۆڵێتەوە. دەروونزانی کۆمەڵایەتی سەرقاڵی دۆزینەوەی ڕەفتاری کۆمەڵایەتیە. بە هەر حاڵ ژمارەیە گەورە کەم و زۆر بەسەر ڕەفتاری دەستەجەمعیدا زاڵە. تێوەری دیکە قانونی حسابکردنە بۆ ئەگەرەکان. ئەم تێوەرەکە بووە بنەمای سەرهەڵدانی مێتۆدەکانی نمونە وەرگرتن لە ئاماردا، پاشان بۆ هەڵسەنگاندنی بیرروڕا و باقی گۆرەکانی زانستی کۆمەڵایەتی بەکارهێنرا. لەو لایەنەوە کە ناتوانرێن ڕایگشتی ملیۆنها مرۆڤ لە ڕێگەی چاوپێکەوتنی یەک بە یەکیانەوە بەدەست بهێنرێت، هەڵسەنگاندنی بیرروڕا بە یارمەتی قانونی حسابکردن بۆ ئەگەرەکان تێوەری نمونە وەرگرتنی تەواو کردو بەکارهێنرا. دووە تێوەر کە لێرەدا ئاماژەی بۆ دەکرێت تێوەر یان تێوەرەکانی ڕوانینە. ئەم تێوەرانە نیشاندەری ئەوەن کە بیرروڕا ملکەچی تاکە کەسەکانەکە لە ڕەهەندی پێگەی دۆروبەر و بۆ ماوەیەوە سەرچاوە دەگرێت. ورتە مێژوویەکی گۆڕانی مێتۆدەکانی لێکۆڵینەوەی ڕایگشتی. ئەگەر چی هەڵسەنگاندنی بیرروڕا لە ماوەی نێوان هەردوو جەنگی جیهانیدا سەری هەڵداوە، بەڵام ڕاگوڕیشەکەی بۆ سەدەی 18 دەگەڕێتەوە کە لە ئەوروپا کەم مەسەلەی ناسینی کۆمەلگا و سەرژمێری هاتاراوە. وەکو پێشان ئاماژەی بۆکرا، هەڵسەنگاندنی بیرروڕا لە خۆراوە سەری هەڵدا و بنەما و تەکنیکەکانی ئەم بوارەش لەوەی گەشەی کرد.
لە کۆتایی سەدەی 19دا بە بەکارهێنانی ڕسمی مێتۆدی نمونە وەرگرتن کە دۆزەرەوەکەی کەی کۆمەڵناسی فەنلەندی بوو، لێکۆڵینەوەکان فۆرمێکی زانستی تری وەرگرت و هەنگاوی سەرەکی بۆ هەڵسەنگاندن و لێکۆڵینەوەی ڕایگشتی هەڵگیرا. دەتوانین ساڵی 1936 بە ساڵی لەدایکبوونی ڕسمی هەڵسەنگاندنی بیرروڕا لە قەڵام دەین. لەو زەمانەدا کە ڕۆزڤێلت وەکو کاندیدی سەرۆکی ئەمریکا ناسێنرابوو، بڵاوکەرەوەی ڕیدرز دایجست بیرروڕای 24,000 دەنگدەری ئەمریکایی لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە کۆکردەوە. ئەو ئەنجامەی بەدەسات دەربڕی ئەوە بوو کە ڕۆزڤێلت لە هەڵبژاردندا سەرکەوتوو نابێت. هاوکات لەگەڵ ئەم ڕاوەگرتندا گاڵۆپ بە یارمەتی مێتۆدی نمونە وەرگرتن لەگەڵ 5,000 کەسدا چاوپێکەوتنی کرد و پاشان ڕایگەیاند ڕۆزڤێلت سەرکەوتوو دەبێت. بەم پێیە دوای هەڵبژاردن کە بووە هۆی سەرکەوتنی ڕۆزڤێلت، بۆ یەکەم جار ڕاستی و دروستی ئەو مێتۆدە سەلمێنرا. لە هەمان کاتدا ئەو ڕووداوە نیشاندەری ئەوە بوو کە مێتۆدە کلاسیکەکانی هەڵسەنگاندنی ڕایگشتی سەرەڕای فراوانیەکەی هەڵی زۆری تێدایە. هەڵبەتە مێتۆدە تازەکانیش کەم و کۆڕیان هەبوو. ڕووداوی ناخۆشی ساڵی 1948 ئەو بۆچوونەی سەلمان. لەو ساڵەدا هەموو ڕاوەرگرتنەکان ئاماژە بوون بە شکستی هاری ترۆمان لە هەڵبژاردندا. لە کاتێکدا کە ڕێک بە پێچەوانەی هەموو چاوەڕوانیەکانیەوە ترۆمان لە هەڵبژاردندا سەرکەوتوو بوو. بۆ یەکەم جار بە درێژای مێژوو کار بەدەستانی ڕایگشتی شکستیان هێنا و بۆ ئەنجامە گەیشتن کە هیچ کات نابێت بە خێرایی بێچەندوچوون فریوی مێتۆدەکانی لێکۆڵینەوە بخۆن، بەڵکو دەبوو بە هەوڵی بێوچان و بێماندوو بوون مێتۆدەکان کامل بکرێن و چاک بکرێن. لەو زەمانەوە هەتا ئێستا لەژێر کاریگەری لەو شێوەیەدا ناوەندەکانی ڕایگشتی جیهان هۆڵیان داوە بە یارمەتی مێتۆدی باشتر و پێشکەوتوتر لێکۆڵینەوەکانی خۆیان لە واقع نزیک بکەنەوە. بەڵێ ئازیزان و خۆشەویستان، بەم جۆرە گەیشتنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆژمان. بۆ هیوایە ناوەڕۆکی باسەکەمان جێگای سەرنجی ئێوەی ئازیز بوو بێت. تا بەگەیشتنەوەمان لە بەرنامێکی تردا ماڵەوە.